خۆپیشاندانی هاوڵاتیان لە شار و شارچکەکانی هەرێم بەدەر نەبوو لە زیانی گیانی و مادی. یەکێک لەو بریندارانەی بۆ چارەسەر ڕەوانەی نەخۆشخانەی شار لە سلێمانی کراوە منداڵێکی تەمەن 14 ساڵانە بە ناوی حسێن عەلی کە لە کاتی سەرقاڵبوون با فرۆشتنی کلێنز لە شارۆچکەی کەلات فیشەک بەرملی کەوتووە و پزیشکان سەرقاڵی چارەسەرکردنن تاکو فیشەکەکە لە ملیدا دەربهێنن و ژیانی حسێن ڕزگار بکەن. مناڵەکەت لەو کاتە چی ئەکرد؟ وەڵڵا مناڵەکە من بازم کرد بۆت من کرێ ئەدەمهین ماڵ 11 مناڵم هەیە کرێچیم تێگەی یارمەتیم بەدەم بەیش من قەرزارم تێگەی توش خەسار گەورەم بووم مناڵەکانم نزە فرۆشن لە بانجادا لەم کاتە ئیشی کرد لە ئەو ترفلایتە نزیک ئەو مەقەر حیزبێگە بوو ئیتر فشەکی بەری کەوتووە ئەو مناڵین خۆمە دەکتۆرەکان قسۆریان نەکردووە تێگەی بەسیتر ئەمێنێتەوە دەستخوایە. یەکێکی تر لەو کەسانەی لە خۆپیشاندانەکاندا بریندار بووە محەممەدی تەمەن 20 ساڵە کە فیشەک بەرڕانی کەوتووە و لە ڕێگەی نەشتەرگەریەوە فیشەکەکە دەرهێنراوە و چارەسەرکراوە. لە ئێستاشدا دۆخی محەممەد و بریندارەکانی تریش جێگیرە. جەماعەتی برادەربین چوون بەرەو خوارەوە لێەوە دەستیان کرد بە فیشەک تەقاندن تێگەیت وەڵام من فیشەکێ بن ئەم بڕانەم کەوتووە تر ماتۆڕ هێنامیان بۆ تەواری و لێوشۆ هێنامیان بۆ گرە بۆ سلێمانی وەڵا چارەسەر کراوم ئای بنیارە وەڵا ئەمبەلەت کراوم وەڵێ. لە 2 ڕۆژی ڕابردوودا 25 بریندار لە قەزاونەحیەکان هێنراونەتە نەخۆشخانەی شار لە سلێمانی و چارەسەریان وەرگرتووە. بەڕێوەبەری نەخۆشخانەکەش دەڵێت 20 نەخۆشیان چارەسەری تەواوەتیان وەرگرتووە و گەڕاونەتەوە ماڵەکانیان. تەنها 5 برینداریان لە نەخۆشخانەکەدان و بارودۆخیان جێگیرە. کۆمەڵی بریناری زۆر کە 25 برینار ڕویانە نەخۆشخانەی شار کرد هەر لە بەیانیوە لە دوای کاژمێر دەی بەیانیوە ئێمە برینارمان بۆ هاو بەڵام سەرەتا تاکە بوو بەداخەوە پاش سعات هەشتیوارە ژمارە برینارەکان ڕووی لە زیادی کرد و بەداخەوە کۆمەڵی لەم برینانە برینی سەخت بوون و شوێنی خەتەری جەستی نەخۆشەکانی گرتبوو بەڵام بەدەستخۆشی بۆ هەموو پزیشکان و کارمەندان کە هەموو گەڕانەوە سەرکار و توانیمان احتیوای ئەو کۆمەڵە برینارە بکەین و تا تقریبا 3 بەیانی نەشتەرگەری بەردەوام بووە. سپاس بۆ خوایستە برینارەکان هەمویان باری تەندروستیان جێگیرە و تەنها 5 بریندار لە نەخۆشخانەی شارماون هەموو ئەوانەی ڕۆشتونەتەوە ماڵی خۆیان. دواکەوتنی موچە و قەیرانی دارایی خۆپیشاندانی هاوڵاتیانی لێکەوتۆتەوە و لە چەند شار و شارۆچکەیەک جگە لە زیانە گیانیەکان ژمارەیەک بارەگەی حیزبی و بینای حکومی سووتێنران. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.